ئازانی کورسات نیوز سڵاوتان لێبێت هەم ئێوارەیەش لە بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەوە لەگەڵتانە بین. نیگەرانی کە جارێکی ترە بە باسی بێموچەی و خراپی بارودۆخی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و هەژاری و گیرفانی بەتاڵ بکەین، بەڵام ناچارین لەبەرەوەی هەمیشە دەوترێت لە دێر زەمانەوە وتراوە کاسەی پڕ ئاشتی ماڵە، ئەو کاتێک کە کاسەی ماڵ پڕ نابێ یان بەتاڵە بێ گرفت و کێشەی زۆر بە دوای خۆیدا دەهێنێ. دیاردە جۆرا و جۆرەکان بەهۆی گیرفانی بەتاڵەوە بەهۆی هەژاریەوە ڕەنگە سەر هەڵبدا. لە ئێستادا کە نزیک بە 2 مانگە موچە دابەش نەکراوە، خەڵک لە بارودۆخێکی ئابووری خراپدایە. لێرە و لەوەی گوێبیست دەبین بەردەوام کەیسەکان دیاردەکان بەداخەوە بە تایبەت دیاردە تاوانکاریەکان ڕوو لە زیادبوونە. ئەمە سەرڕای ئەوەی کە لە دادگاکان دەبینین کەسێکی زۆر هەیە کە بەڕاستی بەداخەوە جیابوونەوەی نێوان هاوسەران و تێکچوونی شیرازەی خێزانەکان بەشێکی ناڵین هەمووی، بەڵام جارێکی تر بەشێکی ئەم بابەتش دەگەڕێتەوە بۆ بێکاری، بۆ بێموچەیی، بۆ خراپی دۆخ و گوزەرانی خەڵک لەم کاتەدا. جا ئێمە ئەم ئێوارەیە لە فایلەوە لەسەر هەموو ئەو بابەتانە قسە دەکەین. ئێمە چۆن وا بکەین کە گیرفانی بەتاڵمان بەڕاستی نەبێتە هۆی ئەوەی کە تاوان ئەنجام بدەین، نەبێتە هۆی ئەوەی کە کۆتایی بە ژیانی خۆمان بهێنین. گیرفانی بەتاڵمان نەبێتە هۆی ئەوەی کە شیرازەی خێزانەکانمان تێک بدەین و لەناو خێزانەکان و ماڵ و منداڵی خۆمان هەوڵ بدەین کۆنتترۆلی ئەو بابەتە بکەین تا ئەو کاتەی بەلایەکدا دەکەوین. بەڕاستی لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین. وەک سەرەتای بەرنامەیەمە کەیسێکمان هەیە کە هاوڵاتیەکە قسەی خۆی بۆ ئێمە و بۆ بینەرەکانمان کردووە کە بەداخەوە بەهۆی خراپی بارودۆخ و گوزەرانیەوە لە ئێستادا کێشەی خێزانی بۆ دروست بوو و خێزانەکەی داوای جابوونەوەی کردووە. با من زیاتر لەسەر کەیسەکە قسە نەکەم، پێکەوە بینەر و جۆگری کەیسەکە دەبین، دواتر لە فایلەوە لەگەڵتان بەردەوامە بین. من بەڕاستی بۆیە هاتوم لێرەمە تەسجیلەکەم، چونکەکەم زۆر سەیرم لێیە کە بێدەرامەتی و نەبوونی و کەم و کورتی گوزەرانی ژیان بێتە هۆی جیابوونەوەی بینی دوو هاوسەری ژیانێکی خۆشەویستیان پێکهێنابێ و چەند مناڵ و چەند فترێکی ژیانی خۆشیان پێکەوە بەست بێت. یەکەم جار هاتمە لە دەرەوەی وڵات ئەم خێزانم هەڵبژارد، نەک بە جوانی، نەک لەبەرەوەی ڕێک و پێک و گونجان و ژیانێکی درێژ پێکەوە هەتاک و خەڵکەڵێ پیر و خەڕۆبی تا مردن. ئیتر یەکەم جار کە من کار هەبوو لە وڵاتە 2012 ژیان باش بوو، دەرامەت باش بوو، هەڵسا ئیش و کارێکی باشم هەبوو، خێزانیشم طبعاً مۆزەفە ڕاتبی هەیە، ئەو کاتە ڕاتب باش بوو، دەرامەتی و ژیانی هاوسەرگیری و خێزانی لە هەموو خێزانەکان شکر باش بوو. طبعاً ژیانێکی زۆر خۆش و زۆر بێ هاوتا و حتا وای لێ هاتوو ئەوروپان بیرچوو بووە. چەند ساڵ بوو لە ئەوروپا و کە خۆشیێکی ژیانم لێ زۆر لێرە خۆشتر و بەڵام هاوسەریم کە دەست پێ کردو کە خەونی ژیانم بوو، هەستاین هەردووکمان بۆ هاوسەری ئەمەگە پێ خۆشحاڵ بووم لە کرێچێتیە و لە بەس ژیانمان دەرامەت و ئەو ڕاتبی هەبوو، منیش ئیش و کار هەبوو و بۆ نوێی ڕاتبە بوو، ژیانێکی خۆشمان هەبوو، بۆ چۆمانەویست ئەچوین وردەوردە وتمان قەرارمان نەکە ئیترە بێ مناڵمان بێ، ئەو بوو کوڕێکمان بوو، ژیان وردە ئەوە بوو ڕاتب کەم بووەوە، ڕاتب بوو بە نیوە ڕاتب، طبعاً ژیانمان زیاتر تێکچوو، طبعاً ئیش و کار کەمتر بووەوە، بەڵام هەر باش بوو، هەر ژیان بەردەوام بوو کە مناڵەکەمان بوو بە 3 ساڵ هەمدی هەوڵمانە مناڵێکی کە، بەڵام ژیانمان هەر بەختەوەر بوو چەکەم هێشتا ژیان تێک نەچوو بوو. بەڵام لە دوای 2019ەوە بەبۆی هۆی کۆرۆناوە ژیانمان زیاتر قورس بوو، ئەو 6-7 کرێ خانومان پێ نایرە، چونکەکەم ڕاتب نەئەیرە، ئیش و کار نەما بوو، یعنی ژیانمان بوو بە تەسیر و خێزانمان بەرەو تێکچوو نەچوو. بەڵام خێزانم هەر تەحمولیە کرد و منیش ئەو پارەی کە هەبوو ئەما خوارد و ژیانێکی هەر باشتر بوو. بەڵام دوای 2021 مناڵێکی کەشمان بوو بە 3 مناڵ، ئەو بوو سیرمان کرد ڕاتب نەما، وەزع و ژیان و گوزەرانی خەڵک قورس بوو، ئیش و کار نەما، سیرم کرد ئەو بێدەرامەتی وە ئەکە ئەبێتە هۆی زۆر قورسایەتی ژیان و خێزانی. بەڵام هیچ شتێکی وانە بوو، تەنها سیرەکەم خێزانم پاش چەند ماوەیەک پێوی دیار بوو کاکە با خانوو کڕین، ئێمە بۆ خانومان نییە، با ئێمە پارە پاشەکەوتکەی مناڵمان بۆ پارەمان نییە، کاکە ڕاتب نەما و کە گوزەرانی خەڵک خراپ بوو کە ئیش و کار نەما. طبعاً تۆ
ئەبێ ئەو نانی کە ئەمڕۆ هەیە هەر ئەوە بخۆیت ڕاستە قورسە ڕاستە ناخۆشە بەس من خەوم بۆ ژیانەوە بین کە هاوسەرگیری دروستکەین ئەو مناڵانە بەخێوکەین ئەو مناڵانە گەورەکەین ئەم بردنە مەکتەب ئەم هێنانەوە بەس سیارێکی مۆدل خراپتر ناشرینتر بەڵام ئیتر ئەبوو هەر ژیان بەری مرۆستێکم هاوسەرکەم زیاتر ئەو نەبوونی و بێدەرامەتی پێوە دەرەکەوێت زیاتر دڵتانگە بێت زیاتر منی لەبەر چاوەکەوێ بەڵامەوە ژیانی من بوو لە وەڵجارەوە کە خۆشترین و باشترین ژیان و کە دەرامەتمان باش و کە ئەو ڕاتبی هەبوو کە من ئیش و کار هەبوو دوای ئەو بێدەرامەتی و ئەو بێڕاتبی ئەو کە بوو بە چارەکە ڕاتب وای لێ هاو بەداخەوە هەڵسا ڕۆژێک نەمەزانی چیە سێ فاترێک بۆ بوو پێوی دیار بوو دوسێ مانگ بوو پێوی دیار بوو کە بێدەرامێتەکەی ئێمە و ئەو ژیانە قورسی کە کار و کاسبی نیە و کە ئەو ڕاتبی نەماوە وای کرد ڕۆژە لە ڕۆژان هەڵسا لە خۆی یا و بەیانەیەکیان مناڵەکانم بردوو بۆ ئیمتیحانی سەری ساڵ لە 2023 سیرەکەم لە خۆی یا و بانگی 104 کرد و بۆ هۆیەوەی کە من بخاتە سجنەوە قەت نەمزانی کە بێدەرامەتی و بێڕاتبی و ژیان قورسی وابێ کە کرێ و پێنەیرێ و کە ژیانێ سەیرانێ پێنەکرێ و کە بزانێ ئافرەتەکە لەگەڵ تۆ ژیانی خۆش نییە و کە تۆ سێ مناڵ دوورکرد و ئەوروپا و لە پێناوە داناوە بگاتە ئەوەی کە تۆ بە سجنکردن بات هەر چۆنێ بێ چوونە مەرکەز شورتە و وتم ئەوان کیانەما ئەڵێ لە خۆیە و زاڵتەکەوتی منە بینم تۆ ئینسانی کە ڕێکوپێکی دێت نییە و دەست و شتە دیارە و بە پیوتی خوشکی ئەمە بڕوا ناکەم لە تو یابێ و وتی کاکە ئەگەر نایخیتە سجن من شکاتەکەم وتی بخەستە تۆ مناڵەکان بچنە خوارەوە وتی کامەیە مافی ئافرەتان یعنی نەبوونی و کەم دەرامەتی وا پاڵی پێوەنا کە پەنا بێتە بەر شتێککە هەر لە خۆیم لێ جیاکاتەوە پیان بۆم شتانە چیە بۆ کوڕە لە سجنایە وتوی ئیتر دیار بوو شتێکی هەموار و ناحەقی وتە بوو خۆشی لی پەشیمان و تێ براژمان پیان کاکوەرە بێنە دەرەوە و تەواو بە ئەم شتە نەبێ لە توی ژیانتان هەوڵ بە و زیاتر ئێمە یارمەتیتان ئەین ئێتر بە بۆنی ئەوەی کەوت ئێمە یارمەتیتانین منی لە سجن تەنازولی کرد و هاتمە دەرەوتم بۆ واو کرد وتی آخر ژیانی ئێمە ناخۆشە من حەز دەکەم وە خەڵک هایلاف بژیم وەک خەڵک ئاوا بمتم ئێمە تۆ ڕاتب نەماوە ئیجنا ژیانی ئێمە عیبی نەبوو منیش کە ڕاتب نەم بەڵێ منم کاتە ئیشکەم بوو بۆ ئیشکەم بوو بۆ بەڕاستی ئیشکەم بوو بۆ بەڵام ئەوی ناهێنەکە و هاوسەرگیری هەڵوەشێنێ و مەخاتە سجنەوە ئیتر کە هاتمە دەرەوە تەنازولی کرد من هەوڵی زیاتر ئیشم ما چون شەویش ئیشمە کرد بۆی ئەوەی زیاتر ئەو بۆشایە پڕکەمەوە کە ئەو ڕاتبی نەماوە و ژیان قورس بووە ئیتر وەڵحاصل ژیانمان تاڵتر بوو بەڵام دەستی پێکرد ئەو کە زانی من شەو ئیژەکەم و پارە زیاترێنم بۆ ماڵەوە لە خۆم خستۆتە هیلاکێت و ناڕەحەتیەوە ژیانێکی یامەوە و ژیانی هاوسەرگیریمان بەردەوام و خۆشیکی ژیانمان هاتەوە ئاهێ هاتەوە بە دڵمانە بەڵام وردە هەم دیس ڕاتب نەما و هەم دیس ئیش و کار نەما و هەموو کە زانی ئەم کاتە ئیش و کارە ناخۆشە نە ئیش هەیە نە کار هەیە نە کاسبیە نە ڕاتب هەیە ئەوە هەمووتانەی بینن ئیتر وەڵحاصل وای لێ هاو ئەم جارە هەڵسا لەگەڵما خۆی جیا کردەوە و جێگای جیا کردەوە و لەو شوێنە گواستمەوتم نەوەک ئەو شوێنە بوو بێ هۆی ئەوەی ئەم دڵی تەنگ بۆ لێرە منی بەگرتاوە و ڕووی شکابێ لە گەڕەکە چوینە خانوویەکی کەوە گواستمە بۆ شوێنی شکا ئەو خانووی تر لە ڕزگاری دانیشتین ئیتر وەڵحاصل خێزانەکەم سیرەکەم یەکەم جار باش بوو کە گواستمەوە بێ و ئەو شتانی ناوماڵمان کڕیەوە کە ئەو پلۆزە پارەیمان هەبووە کە لە بەردەستمان بوو بەڵام سێرم کرد هەمدی سەر خۆی جیاکاتە و داوای ئەوواکە کە من پێم ناکرێت ئێستا دۆخەگەیشتوتە ئەو نەوعی کە داوای تەلاقی کردووە بانگیان کردم بۆ تەلاق وتیان وەرە ئەم ئافرەتە داوای تەلاق کردو کە سیرەکەم زۆر تەعەجوبمە محامەکەشم تەعەجوبیمە بوختان و فیتنەی تایە یعنی تۆ کەم و کورتی ژیان لە پارە و لە دەرامەتە بگەێنتە ئافرەتی بوختان و فیتنە بۆ مێردەکەی بکە بۆ ئەوەی نەجاتی لێبێ یعنی زۆرم پێسەیە بوو تایسە کێسەکەمان لە محکەمەیە بەڵام سیرێکی لەوە سیرتر بوو ئەوەی من پێش کێسەکەی من کێسی کابرایەک بوو هات بانگیان کرد خۆی و خێزانەکەی محامیان نەبوو زۆر لینەکەی من زۆر پێی متاسیر بوون بەوەی خۆم زیاتر پێی متاسیر بووم کابرایان هێنایە کوڕەکە کابرایان بان کردە ئەم لاو ژنەکە لەو لاوە وتی کاکە تۆ بە ژنەکە تو هەر مستیری لەم پیاوە جابیتەوە وتی بەڵێ بە پیاوەکەی وتی چییە تۆ ئەتەوێت جابیتەوەتی وەڵی بە ئیجباری و ناچاریە وتی کێ سەبەب چییە بە ژنەکە وتی تۆ شایەتت هەیە کەم کابرای خراپۆ لەگەڵ تاو نەیژیان وتی بەڵێ
سیرم لێ هاوگانی کوڕێک گەورە هەژدە ساڵ باڵنیکەن شایەتی دش بە باوکی با بڵێ باوکم لە دایکم یاوە و باوکم لە منی یاوە و تێگەی کە لە سەر و ماڵی خەزوری ژنەکە و ژیان هێن لە سەر و ماڵی باوکی کوڕەکە و ژیان قات سەرەوە پیاوەکە سەیری لێ هاو بە پیاوەکەی وتی سەبەب چی ئەمانە وتی وەڵاهی سەبەب بێدەرامەتیە ئیجینا سەبەب ئەوە نییە یعنی بێدەرامەتی بۆەوەی کوڕێکی گەورە لە پۆلی دەی دواناوەندی بێت یعنی بەهۆی نەبوونیەوە بێ بەرامبەر باوکی پشتێنێت باوکی بە سزابات و دایکیشی پشتیری دایکێت داواکارێکەی پیاوەکە ئەوە بوو دوای ئەو کتب براکی کەشیان بان کرد کە سێنم کرد پیاوەکە زۆر فەقیرە ئەڵێ من بە معمەلی بلۆکا خەوم بە نان و خەیار و تەماتاژیم لەبەرەوەی کار و کاسپیم نییە یعنی ژنێک ئەڵێ کە تۆ زەواجەکەی ئەڵێ لە کەمی کورتیا و لە تێریا بەیەکەوە بژین بەڵام بەداخەوە کەم ڕۆزەوا جوای لێ هاتووە کە پیا و کەم و کورت و دەستکورد بێ ئافرەت خۆی لێ نەجاتەوە ماڵەکەی وێرانەکە و ژیانیان ئەفەوتێت. بەڵێ ئازیزان دووبارە سڵاوتان لەبێ ئەوەی کە بینیمان و گوێبیستی بوون تەنها نمونەیەکە لەو دێها لەو سەدەها نمونەی کە بەڕاستی ئێستا لە ناو خێزانەکان لە هەرێمی کوردستاندا بەو شێوەیە هەتا و کاتەی نەچیتە دادگاکان و نەچیتە هۆڵی دادگاکانەوە دانەنیشی نازانی خێزانی ئێمە لە چ کارە ساتێکدایە دیارە ئەوەی کە باز دەکرێت ئێمە پێشتری ژوتمان ئەمە تەنها ڕەنگە بابەتی هەژاری و بێموچەی و کەم دەرامەتی ئەم خێزانانە بەشێکی کێشەکان بێ بەڵام خۆ دوجار دەبێتە کێشە بۆیە لەگەڵتان بەردەوامە بین ئێمە کۆمەڵێک میوان لەگەڵ ئێمە بەسپاسەوە ئامادەیان هەیە زۆر بەڕێز مامۆستا مەسعود جاف کە بەڕێزیان پێشنێژ و تاخوێنن مامۆستایان زۆر بەخێر بێ خات و لانا ئاراس کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتی و مامۆستای زانکۆن ئەم ئێوارە دوو لانە بەیەکەوە ئەیتبزانی بەرنامەکە بەکوێگا بەخێر بێ خات و لانە بورهان علی سەرۆکی یەکێتی پیاوانی کوردستان کاک بورهان زۆر بەخێر بێ سپاس کام ئێوارەیە لەگەڵمان بوون کاک بورهان بە ئیجازەی میوانەکانی تر منەمەوێ سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەم سەرۆکی یەکێتی پیاوانی کوردستانن باس لەوە کرێت کە لەم دۆخەدا هەر بەڕاستی کاریگەری زیاتر لەسەر پیاوان دروست بووە لۆدە زۆرەکە و زەختە زۆرەکە لەسەر پیاوانە ئەمە وای کردووە کە حاڵەتێکی دەرونی زۆر خراپ لەسەر پیاوەکان دروست بوو بێجا ئێوە ڕۆژانە کەیسەکان دەبینن بابەتەکان لە لای ئێوە هەن بۆمان باس کە بزانین دۆخەکە بەکوێ گەشتووە بەداخەوە یعنی بەڕاستی کۆمەلگا بە قێرانێکی دایرێ و ئابووری قورساتی هێپەڕێ خێرانەکە زۆری خایاندووە ینی مشکلەکە لەوانێ بڵێ 6 مانگ بێ ساڵێک بێ ئەم قێرانە دوای ساڵ 2014 بەردەوامە زیاتر لە 10 ساڵە ینی جاران ئەگەر مانگێک دوو مانگ معاش دوا بکەوتایە ئەکرا خەڵبەز ئیدارایی بازار باش بوو فەرمانبەر و موچەخۆر و باوک کە مەسوولی ماڵە پێی یاسا ئەیتوانین لە مولە و دەست داوای هاوکاری یارمەتیکە تاوەکو موچەکەی ئاهات و تاوەکو بتوانێت ئەو قەیرانی تێکەوتۆ تێپەڕێنێ بەڵام بەداخەوە قەیرانەکە وەنەی خایاندووە بۆتە کێشەیەکی گەورە بە تایبەتی لە کێشە خێزانەکانەکە ئێمە واز لە پشتی خێزان دەکەن بێزگەلەوەی کە ناو کۆمەڵگا و کاسبکار و کڕیار و فرۆشیاریش لەوێ کێشە و تاوانە کۆمەڵاتەکان زۆر بۆ بەڵام ئەوەی کە لای ئێمە زۆر زیایی کردووە کێشە خێزانەکانە بە پێی یاسا باری کەسێتی باوەک بەرپرسە دابینکردنی پێداویستە داراییەکان و کاتێک کۆمەڵگا بەقایم دارای ئابوووریاتی ئەپەرەکە بەداخەوە گیرفانی ماوەی باوەک بەتاڵ بووە دەستی بەتاڵ بووە و هەم پندێکی پێشینانی شەیە ئەڵێ هەژاری بۆیە ڕوڕەشی دێنێ باوک لای مناڵ سەردانەوێنێ بەداخەوە ئەمڕۆکە باوک نەک لای مناڵ نەک لای هاوسەر نەک لای خاوەن ماڵ نەک لای هەموو ئەو خەوتی و داواکاری و پێداویستانەی کە خێزان ئەمڕۆکە پیاتی ئەپەڕێ بە جۆرێک جۆرەکان باوک چاوبەرۆژەری بە دەرکەوتووە ینی بە شێوەیەک باوک نازانین لە شۆ دەست پێ بکات تێچووی خێزان زۆر زیایی کردو ئێمە جاران ڕاستە کۆمەلگا بە قایندارێ ئابووری و حەساری اقتصادیا ڕۆژە ساڵانی پێشوو بەڵام وەکو ئێستا تێچووی خەزان زیایی نەکرد بەسات تێچووی خەزان زۆر زیایی کرد و پێداویستەکانی خێزان زۆر زیایی کردووە وای کردو ئێمە جاران ئەگەر لە ڕۆژێکە 3 تا 5 کەیسمان بوات بەڵام بەداخەوە ئەمڕۆکە زیاتر ڕۆژانە دەیان کەیس پەیوەندیمان پێوەکە ئەساسی کێشەکەش تەنها کێشە داراییەکەیە ینی بەداخەوە بەشێکی زۆر لە کۆمەڵگا موچەخۆرە موچەش هیچ سیقەیەکی نیە ئەمڕۆکەوە بۆ 2 مانگۆنە ڕۆژە ئەچیکە ئەمڕۆکە بە تایبەتی بەپی ئەو ئەحواڵ و ئاگادە
ڕاگەاندنانەی هەبوو بۆ ئەمڕۆکە هەواڵێکی خۆش بگەشتە موسەخۆرانی هەرێمی کوردستان بەداخەوە بەڵام سەرەکی ئەمڕۆ کەس بە شێوەیەک تەشێوەکان ئەو پڕی نائومێدیە ئەمە وای کردووە ئەم خێراییندارە و ئابوووریە کێشەیەکی گەورەی دروست کردووە ئامارێکی تەلاقی زۆر زیایی کردووە ئێمە ئەگەر ئامارێکی تەلاق بخێنێ بەردەستان لە ساڵی 2010 تا کوتای ساڵی 2024 نزیکی 150,000 تەلاق لە هەرێمی کوردستان چۆتە بواری جێبەجێکردنەوە لەم بەینا زیاتر لە 300,000 مناڵمان هەیە ینی گرفتە قەلاندارەکەی تەنها نەبووتە کێشە بۆتە هۆی زیابوونی کێشە خێزانەکان بۆتە هەڵوەشانەوەی خێزانەکان گرفتەکەش لەوەیە ئاستێکی تێگەشتن و ڕۆشنبیری ژن و پیا و بەهۆی سۆسیال میدیاوە لە جۆرەکان وەکو جاران قەنەعەتکردن نەماوە یاکتوانی سەرەکەی بەداخەوە سۆسیال میدیا تۆڕە کۆمەڵایەتەکان وای کردووە لەوانەیە بەشێکی زۆر لەو خەڵکانی کە ئاستی ڕۆشنبیریان کەمە لە ساڵێکە لە مانگێکا لەوانەیە لەقتەیەکی خۆشی ژیانانە بێدی ئەم لەقتەیە کاتە فلیمێک وی خەتە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەمە ڕاستەخۆ کاریگەری بەهۆی کەمی ئاسی ڕۆشنبیری کۆمەلگاوە وای کردووە ئەمە وای بۆ هۆی زیابوونی کەشە خەزانەکان بۆیە ئەوەی کە ئێمە لە بەردەستمانایە بەپێ ئەو بەراوردەی ساڵانی ڕابردوو ئێستا کەشە خەزانەکان زۆر زیایی کردو ئاماری تەلاق زۆر زیایی کردووە ئەم ئاماری تەلاق ئێستا لە بەردەستمانان نیە ئێمە 2 مانگ 3 مانگ تێ چووکم بەپێ یاسای باریکەسەتی هەموو تەسجیلێکی تەلاق لە دادگاکانی باریکەسێتیە پاش 2 مانگ بەدواداچوونی بۆ کرد چکم 2 مانگ فرسەتیان درێتێ بۆ ئەوەی کە بتوانن لێک تێگەشتن و هەڵبژاردن هەڵبژێرن بەڵام سەرەکەی بەداخەوە ئەو ساکە و ئامارە دەرەکەوێ ئێمە ئەمڕۆکە نزیکی 65 ڕۆژە موچە نەدراوە ئەم 65 ڕۆژە 2 پرۆسەی کۆمەڵاتی کە جەژنەکانن بەناو کۆمەلگا و خێزانە تێپەڕیوە بۆکو موچەش نەدراوە ئەم پرۆسانەش وای کردووە پێداویستیەک و ضرورەتێکی بۆ خێزانەوە پێشەوە باوک چاوەڕی ئەوە بۆ لەسەر ئەمەش توانێ قەرزی کردبێ ئەمانە بۆ هۆی ئەوەی کە سەیرەکەی بەڕاستی زۆری لەسەر بەداخەوە ینی کێشەیەکی زۆر بە هیچ شێوەیەک باوک نازانێ لە ماڵەوە لای خێزانی لای مناڵی لای خاوەن ماڵی لای کە ئەمڕۆکە کۆمەڵە تێچووی مۆلیدە هەیە ئەنتەرنێت هەیە پاخوێندنی مناڵ هەیە تێچووی ژیان زۆر زیایی کردووە لە هەمان کاتیشە هیچ دەمێک و هاوکاریەک و پرۆژێکی دارایی نەک ئێمە سەبەبی یەکەم هەوڵ و حکوومەتی یاریێمی کوردستان بەرپرس دەزانین ئەگەر خۆشمان لە حکوومەتابین بەڕاستی ئەبێت ئەم ئیهمالکردنەوە ئەم جوێنەدانەوە ئەم بێ خەمساردیەی کە دەسەڵات و حکوومەتی کوردی بەرامبەر ژیانی موچەخۆر چکم بۆچی موچەخۆر ئەو پارەی کە دەستێکەوێ کاسبکاریشی پێ ئەجوڵین لە بازار نەک ئێمە گەچین ناو بازار ئێمە ڕۆژانگەڵ دوکاندار و بازارەکانە سەردانیان نەکەین ینی بەڕاستی ئەوان گرفتە و هەوارێکی گەوریان بۆ دروست بووە دوو نمونە بێنێتە بازار کاریش چوار ڕۆژ لەمەوە پێش ینی معاونتوبێک پەیوەندی پێوەکردم باوەڕ ینی هات پەیوەندی پێکوتی باوەڕ بێت مامۆستایەک هاتووە مناڵەکەی تووشی چکتون ڕشانەوە بووە 5,000 ئەو فریاگوزاری سەرەتایی پێ نەبووە کە بمداتێ بۆ مناڵەکەی دابین کات ئەجا کە ژیان هەرم 5,000 نییە مامۆسایەکتر هاتووە کە پێشش باسمان کردووە لە ماڵەکەت حاتێکی جوانی لە باپیری و بۆی ماوە تۆجاران لە ماڵە گەورەکانە قۆریەکی شوشەی سیرامێکی جوان هەبوو ئەمە باوک باپیری یاویتی بە باوکی باوکیش یاویتی بەم ینی ضرورەت دوای لێکردو چوو ئەمە بێتە بازار و بیفرۆشێ بە هەمووتانە و دەسەڵاتێک و 5,000 داوەتە پەیوەندیان پێ کردوین ینی ژیان بەڕاستی وەستاوە بەداخەوە ژیان وەستاوە ئاواز ناڕێ وڵات کاگوران خات و لاەنە کاگوران باسی لە شتێک وتی قەناعەت نەماوە یعنی ئێمە زۆر جار گوێمان لێ دەبێت ڕەنگە هەمومان بۆ پرۆسیات تێپەڕمان کردبێ کاتێک کچێک لێوێ هاوسەرگیری بکاڵێ من ئامادەم لەژێر سەقفێکە لەسەر بەڕێک لەگەڵ تا بژیم و بەنانێکی ڕقڕازی ئەبم و بەڵام دوایی کە ئەبینیت ئەوە تا کە دەچنە پرۆسەکەەوە دەبینیت یعنی بەشێکی جابوونەوەکان بەشێکی ئاژاوەکانی ماڵ ناکۆکیەکان لەسەر ئەوەیە کە بۆ نمونە پیاوی ماڵەکە پاری پێنیە موچەی وەرنەگرتووە ینی نازانێت چۆن کۆنتترۆلی هەموو ئەو بەرپرسیارەتیانەی ماڵ بکە ئەمە هەر بەڕاستی قەنەعەتەکەی نێشتووە یان هۆکاری چییە کە ئێمە خێزانی ئێمە بەم ئاقارەدا بڕوە دەستان خۆش بێ بۆ هەڵبژاردی تەوەرەکە بەڕاستی ئەو قسانەی کاکبورهانیش ئاماژەی پێکرد کە ئەتوانم بڵم بەداخەوە یعنی ماوەی 10 ساڵە قەیرانێکی دارایی زۆر گەورە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ڕنگدانەوەی ئەم قەیرانە داراییە لەو خاڵایە کە بە ڕێزت باسیەکەی کە سەرەتا خاتونێک ئەچێتە ژیانی هاوسەرگیریەوە لەگەڵ ئەو کەسێک کە خۆشی ئەوەیە کە تامەزرۆیە بەڕاستی پێ بگا ئامادەیە بە هەموو شێوەی قوربانی بۆ بە طبعا ئەمە نەچۆتە ژێر سەقفی واقعەوە یعنی لە واقعە لەگەڵی نەژیاوە ڕەنگە قسەش ئاسان بێ و هەموو کەسێکیش دەرەقەتی ئەوەیەت بەڕاستی بە قسە گوزارش لە تعبیری یان تعبیر لە ناخی خۆی بکە لە هەستەکانی بکە بەڵام دوجار کە تۆ چیتە ناو ژیانێکی واقعەوە
بەرکەوتن دروستە بێ بەڕاستی کێشەی تیا گرفتی تایە ڕۆژانە ڕوبەڕووی چەندین بارودۆخ و زۆرفی قورسە بیتەوە زۆربەی ئەم بارودۆخانەی کە ڕۆژانە تووش دەبێ ڕەنگە بە پارە بە مادە چارەسەر بکرێ بۆیە کە ئەبیێنین سێرەکەین کاتی ئەو دوو کەسا چنە ناو چوارچەوەی سەخفێکەوە یان ژیانێکی هاوبەشی خێزانی کۆیان نەکاتەوە ڕۆژ لە دوای ڕۆژ پێداویستەکانیان زیاکە لەگەڵ لەدایکبوونی مناڵیشە بێگومان پێداویستیەکان زیاکە ماڵەکە پێویستی بۆ هێک گەورەتری بکەی کەلوپەلی زیاتر پێویستە خەرجی مەصرفی زیاتر میوان ڕوتێکە کەواتە هەموو ئەمانەوە لێکا ڕۆژ بە ڕۆژ و پێداویستیەکانە زیاب بکە ئەگەر پێشتر بە لە تەنانێ قەناعەتت کرد بێ بەڵام لە دوجارە سیرەکەی تۆ پێداویستیەکانە زیاکە ئەو قەناعەتی کە سەرەتا هەتبوو ئیتر هەستەکەی لە تەحمل تا نامێنێ ڕەنگە تۆ ئەگەر تەحمل بکەی بەرامبەرەکەت تەحمل نەکەم مناڵ بەڕاستی ئەوە نازانێ نییە نازانێ حەزەکە ئەوەی کە داوایەکە و تەمەنایەکە لەو دقەیەشانە بێ بەیانی دوو بەیانی بۆی جێبەجێ بکەی بۆیە زۆر جار سیرەکی گرفتەکان لەمەوە یانی سەرچاواگرێ ئەو بەڕێزە ئەو خێزانە ئەو ژنە ئەو پیاوە چەندین ساڵ قوربانی ئەیا زەحیە ئەیا تەحملەکە بەرگە ئەگرێ بەڵام لە نقطەیەکە هەستەکەی ئیتر تەواو توانای نامێنێ پێی نامێنێ چونکە ڕەنگە خۆی وەکو باسمان کرد تەحمل بکە بەڵام ئەیچی بە مناڵەکەی بڵێ ڕۆژێک بڵێ نیە دوام بڵێ نیە سیان بڵێ سیرەکەی ئەمە وای لێکا وردە ئەو کەسە پڕە بێ تأثیر لانی دەرونیەکە بەڕاستی لانی دەرونی وای لێکات بە جۆرێک لە جۆرەکان تووشی خەمۆکی ئەکات تووشی ڕەشبیری ئەکات تووشی پرسیاری ئەوکەم ینی ڕاستە ئێماڵی گیرفانی بەتاڵ سببێکە بۆ ئەوەی کە ئاژاوە لەنێو ماڵەکاندا دروست بێ بەڵام زۆر جاریانی دەبینی ئەگەر کەسێک بەڕاستە و خۆش نەڵێ من لەبەر ئەوەی کە پارەمان پێنیان لەبەرەوەی کە موچەنیە کاریگەری خراپی لەسەر دەرونی ئەم کەسە دروست نابێ ینی مناقەشات زۆرە بێ ڕەنگە لەسەر بچووکترین شت ئاژاوەیەکی گەورە دروست بێ ینی ئەمەش جارێکتر بە ناڕاستە خۆ کاریگەری لەسەر دەرونی ئینسانەکان دروست ناکە بە دڵنیاییەوە ئەو کاتێک کە ئینسان تەمەحێکی هەیە پێی ناگات طبعاً بە جۆرێک لە جۆرەکان تووشی سترێسە بێ تووشی دڵەڕاوکی ئەبێت تووشی خەفەتێک ئەبێت کە لە ناخیاکە بتبووە و ناشزانێت چۆنی دەری بڕیان چۆن بەتاڵی کاتەوە ئەبێت کەپتی کاتۆ لە ناخی خۆیان ئەم هەموو کە بتکردنەوەی وای لێکە زۆر بە ئاسانی ئینفعال بکە بتەقێتەوە یعنی ئینهیارەکە لە پڕوای لێچێتە حاڵەتی تەقینەوە و هیستریا و زۆر کات وردە تووشی نەخۆشی دەرونی و خەمۆکی و کشانەوەیە کە هەتاوای لێ لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە کشێتەوە ئەگەر بەڕێستان چەندجار بەرنامەتان کردووە لەسەرەوەی کە لە سەردەمی کۆرۆنا دواتریش ئەم قەیرانانەی کە پێش کۆرۆنا و دوای کۆرۆناش هەبووە قەیرانی دارایی وای کردو زۆربەی بۆنە کۆمەڵایەتیەکان کاڵ بۆتەوە تا ڕادەیەکی زۆر بۆ لەبەرەوەی خەڵک وەکو جاران پارەی پێ نییە ئەوەی کە جارانەی کرد ئێستا نایکە ئەگەر زۆر زەڕور نەبێت بەڕاستی هەوڵی بۆ نایە لەبەرەوە نەک لەلایەنە دەرونیەکەەوە کاریگەریەکە بەڵێ کاریگەری زۆر خراپەکە تا ڕادەی ئەوەی کە تووشی نەخۆشی دەرونی و هەنێک جار ئینتیحاریشیانە بە بەڵام لە ڕووە کۆمەڵاتیەکەشەوە جارێکی تر هەستەکەیت ڕاڵە کۆمەڵاتیەکان لاوازەکە پەیوەندی کۆمەڵاتیەکان کاڵەکاتەوە و جارێکی کەش ئەتوان بڵم بە تەواوی یعنی نەبوونی و هەژاری و نەبوونی بودجە و موچەی خێزان تأثیرێکی تەواوی هەیە لەسەر دابەزینی کوالێتی ژیانی و خێزانە بۆ نمونەوەکو کاک بورهان باسی کردیانی کابرا ناتوانێت 5,000 با بە چارەسەرکردن بۆ مناڵەکەی یعنی کوالێتی تەندروستی ئەو خێزانە لە ڕووی تەندروستیشەوە تەنانە دێتە خوارەوە بگرێت تۆ لە ڕووی داراییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دەرونیەوە یعنی لایەنەکان زۆرە گەر باز لە هەمووی مەسەلەیەکی کوردی هەیە لە بەڕە لای تەنکیەوە دەڕێ ئەو کاتێک کە پارەت پێنیە ئیترشتی ماڵە سووتێ ڕێگوە نەخۆشەکەویت ینی ترە هەموو دڵنیاییەکان مەجای گەشت و گوزار و چوونە دەرەوە تێ مەجای کڕینە هەدێتەیە کە ئەمانە هۆکاری کەبکردنەوەی شەکەزانیەکانن بە دڵنیایی بەڵێ مامۆسا باسی لەوە کردوەتی یەکێک لە هۆکارەکان خاتولانە کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ژانی جگەلەوەی کە خێزانەکانی ئێمە بۆ ئاقارە دەگەن بەڵام یعنی بیر لەوە دەکەیتەوە کە پڕ بەدڵوانێ حەسکێ بچی بۆ ماڵی کەسێکە بۆ ماڵی خاڵێکە بۆ ماڵی پورێکە بەڵام کە بیرەکەیتەوە موچە نەهاتوە ڕەنگە و ماڵە پارەی پێنە بێگە من بچم ئێوارە لێ بم پێویستی بەوەی مریشکێک لێ بنێ لەسەر سفرەکە برنج هەبێ شلە هەبێ یعنی ئەمەش جارێکی تر کە ئێوە بەتایبەت مامۆستایانی ئاینی هەمیشە باس لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان پیرۆزکردنی ئەو بابەتە خێزانەکان لە ناوێک دەکەن بەڵام دەبینی ئەمانە هەمووی پەیوەندی بەپارەوە هەیە هەمووی جارێکترە گەڕێتەوە بۆ پڕی گیرفانەکان لەسەر ئەم بابەتە مامۆستایانی ئاینی چی دەڵێن بەنای خی گەورە مێرەبان سپاس بۆ جەنابتان بۆ مامۆستانی بەڕێز بێگومان ئەم قەیرانە ئابوووریە کاریگەری لە وتاری جومعەکانی ئەمەش کردووە لە کاتی باشبوونی بارودۆخی ئابووری خەڵکە من بەشێکی زۆر لە وتارەکانم لە ساڵێکا چەند جارێ بۆ ئەوە تەرخان کردووە کە گەنجەکانمان بیر لە زەواج بکەنەوە بیر لە پێکەوەنانی خێزان بکەنەوە بیر لە خێزان دروستکردن بکەنەوە باشە بەڵام لە کاتی قەیرانەکانە لە کاتی نەبوونی موچە و ژیان و دەرامەتێکی باش لە ناو کۆمەلگا
تۆ لە ڕوت نایە باس لە پێکەوەنانی خێزان بکەی هەر ئەو گەنجانەی کە لە جمعا گوێ لە منەگرن دەڵێن مامۆستا ئەوە بارودۆخەکەی من بەچیشن بێنم باوکم موچەی وەرنەگرتووە دایکم موچەی وەرنەگرتووە ئەو بارودۆخی ژیانە بەو شێوە گەشتووە ئێستا بۆیە من ویستم سەرەتا لەوە دەست پێ بکەم کە پێکەوەنانی خێزان یەکێکە لە پایە گرنگەکانی ڕاوەستانی کۆمەڵگە بەرەو پێشبردن لە کاتی قەیرانی ئابوووریە ئەم پایە گرنگەی کۆمەڵگە وەستێ ئەم پایە گرنگەی کۆمەڵگەش کە پێکەوەنانی خێزانە وەستا دەیان قەیرانی تریش بە دوایە دروستە بێ کە زەواج دروست نەبوو پێکەوەنانی خێزان دروست نەبوو علاقە و پەیوەندی لە نێوان گەنجەکانمانە لە نێوان کچ و کوڕەکانمانە دروست نەبوو بەهۆی ئەو بارودۆخەوە کە هەیە باشە و دواتر باسی ئەوەکەین ئەیکێیە هۆکاری ئەم قەیرانانە من پێم خۆشە زیاتر چەندە باس لە خێزان بکەین کە گرنگی خێزان چەندە گەورەیە ئەوەندە باس لە هۆکارەکان بکەین هۆکاری ئەم قەیرانانە چین ئەوە کێیە بووە بە هۆکاری ئەوەی کە ژیان ئاوا بوەستێ ئەوە کێیە کە بووە بە هۆکاری ئەوەی کە بەم شێوەیە ژیان لە وڵاتی ئەمە خەریکە تێکەچێ باشە جا مامۆستا پێشەی بانگە وڵامی پرسیارەکەت بێت بانگەکەمان تەواو بێت ئەو با. کاتە لەگەڵتان بەردەوامە بێت بەڵێ أشهد أن محمدا رسول بەڵێ لەبەرەوەی بەرنامەی فایلم ئێوارەیە لە سەرای سلێمانیە و مزگەوتی گەورە و چەند مزگەوتێکی تریش مامۆستا لێرەوە نزیکن بۆیە چەند گوێمان گوێبیستی چەند بانکێک دەبین بەرنامەی ئێمەش ئەکەوێتەوە کاتەوە کە لەگەڵیدا بانکی ئێوارە دەبێت لەبەرەوە هەندێک جار تووشی ئەو حاڵەتا بین بەردەوام بین مامۆستا یان چاوەڕێ بکەین تا بانکەکە با هیچ نەبێ ئەوەی کە گوێمان لێگرتووە ئەو بانگەی باشە، تەواو بێ چونکە ئەوە لە چەند حەیاڵی مزگەوتێکە. فەلاحەیە با ئەو تەواو ماشەڵڵا بەڵێ ئەم مزگەوتەش بڵێن الله أكبر سناب بگرە ڤیدیۆ مان بورن لەبەرەوەی مزگەوتەکان زۆر نزیک بود ناکرا گوێبیستی بانک بین و قسە بکەین فەرمو مامۆستا بەردەوام بە وەکوتم کاریگەری ئەم قەیرانە ئابوووریە لەسەر وتاری جمعەکانی ئێمەیە بێگومان وەکو بەڕێزانە وتیان لەسەر
بازارە لەسەر دوکانە لەسەر هەموو لایەکمانە و لەسەر گەنجە و وەستانی ژیان پێکەوەنان لە مابینی گەنجەکانی ئێمە خێزان دروست نەکردن لە مابینی خوشک و براکانی ئێمە بە هۆکاری ئەم قەیرانانە قەیرانی زۆر گەورەتر لە وڵاتە دروستەکە. بۆیە بەرپرسانی وڵاتی ئێمە ئەبێ زۆر بە جددی ئاگایان لێبێ سەرچاوی هەموو کێشەکان دیاردەی تاوانکاریش مامۆستا چ لە ڕووی شەرعەوە چ لە ڕووی یاساوە ینی بێگومان بەشێکی بگەڕێتەوە بۆ ویستم تەفاسیلی ئەوە بڵێم باش سەرچاوی هەموو کێشەکان ئەم قەیرانەیە لە وەستانی خێزان دروستکردن لە دوورکەوتنەوەی ژن و مێردەکان لە یەکتری لە دوورکەوتنەوەی خزم و کەسوکار و پەیوەندی کۆمەڵایەتی وەکو بەڕێزت ئەڵێی لە دوورکەوتنەوەی چالاکی بازرگانی و کڕین و فرۆشتن لە بازاڕە لە هەموو جانیبەکانی ژیانەوە قەیرانی ئابووری کارەساتە و کارەساتی گەورەتریش دروستەکە. بۆیە بەرپرسانی وڵاتی ئێمە ئەبێ ئاگایان لەوە بێ لە راپۆرتەکە گوێمان لەوە بوو ئەو بەڕێزە بەهۆی قەیرانی ئابووریەوە دوو هاوسەر لە یەک جیابوونەتەوە چەندە دڵیان بە دنیا خۆش بوو چەندە دڵیان بە هاتنە دنیای مناڵێک لە بینیان ناخۆش ئەو بەڕێزە باسی ئەوەی کرد کە چەندەها ڕۆژانە کێشەی کۆمەڵایەتی و خێزانیان دێتە بەردەست لە هۆکاری ئەمە. باشە ئەوانەی کە بەرپرسی ئەم وڵاتن ئەوانەی کە زەمامی ئوموریان بەدەستە ئەوانەی کە ئەتوانن حەلی ئەم چارەسەرانە بکەن و کەم تەرخەمی ئەکەن لە چارەسەرکردنە ئەزان دوورکەوتنەوەی ژن و پیاوێ لە یەکتری تێکچوونی ژینگەی کۆمەڵاتی و خێزانی لە مابینی ژن و پیاوەکە بۆ قیامەت چەنە تاوانە ئەزان دوورخستنەوەی مناڵێ لە باوشی دایکی و مناڵێ لە باوشی باوکی لە یەکتری بە هۆکاری نەبوونی موچەوە بە هۆکاری نەبوونی پارە و ژیان دروستکردنەوە بە هۆکاری نەبوونی کرێخانوەوە بڕوا بکەن ئێستا من لە ڕێگا هاتم خوا شاهیدە لەگەڵ مامۆستایەکی زانکۆ قسەم کردووە ئەڵێ مامۆستا وەڵڵاهی مامۆستای زانکۆ لە پەناما بووە تەلەفۆنی بۆ هاتووە تومانە بۆ جواب نادەیتەوە ئەڵێ جوابی چی بەمەوە وەڵڵاهی کرێچیم ئەوە خاوەن خانۆکەی ئێستا چۆن هەڵی بگرم مامۆستای زانکۆ لە ڕووینەیە تەلەفۆنی خاوەن خانۆکە هەڵبگرێت ساڵ بخوێنی باشە یعنی ئەم بارودۆخە زۆر خەتەرە هاتۆتە پێشەوە ینی بەڕاستی قەیرانی ئابووری کارەساتێکی گەورە دروست ئەکا بەرپرسانی وڵاتی ئەمە ئەبێ بزانن مەسئولیەتی چەندە دنیایان لەسرە دوو هێندە و سێ هێندە قیامەتیشیان لەسرە. خوشکی بەڕێزم یەک بابەت هەیە زۆر گرنگە خەڵکی ئێمە بیزانایە قەیرانی ئابووری شتێکی گشتیە بەرپرسەکانی وڵاتی ئێمە هەموو جارێڵێن ئێمە پێشمەرگەین ئێمە خەمخۆرین ئێمە لەگەڵ ئەم خەڵکاین ئێمە نازانم چی ئەرێ کاکە وەڵڵاهی هیچتان وەکو پێشمەرگەنی هیچتان وەکو پۆلیس نین هیچتان وەکو ئاسایش نین وەڵڵاهی هیچتان وەکو خەڵکە ڕەش و ڕوتەکەی بازاڕنی باشە ئێوەش پارەتان نییە مەعاشتان وەرنەگرتووە وەکو پێشمەرگە ژیانی ئێوە وەکو پێشمەرگەیەکی کرێچیە ژیانی ئێوە وەکو ئاسایشێکی گیرفان خاڵیە ژیانی ئێوە وەکو پۆلیسێکی مناڵ ورد و گیرفان خاڵیە ئەم جەژنتان وەکو پێشمەرگە بەڕێکرد نابەخوا ئەم جەژنتان وەکو پۆلیسی داما و گیرفان خاڵی بەڕێکرد نابەخوا ئەم جەژنتان وەکو خەڵکە ڕەش و ڕوتە بەڕێکرد ناوەڵڵا لەکوێ بوون نازانم بۆ هەوڵی جددی نادەن بۆ سامانی خۆتان بۆ ئەم خەڵکەیە هیچ نەبێ من لەوتاری جمعەش و لەوتاری جەژنی شاوت باشە بەرپرسانی ئێمە وڵاتی ئێمە نایان نەتوانی یان نەیان بوو چەندەها کۆمپانیا و زەبەلاح و سەرمایەداری زۆریانێ نایان بوو لەم جەژنا بڵێن خەڵکینە خەڵکی وڵاتی ئێمە چەندێکە ماوەی 70 ساڵ زیاترە خۆشی و ناخۆشیمان لەگەڵ ئێوە تێکەڵ کردووە ئێمە قوربانی گەورەمان داوە لە پێناو ئەم خاک و وڵاتە لە پێناو ئەم هەرێمە لە پێناو ئەم نیشتیمانە وەرن ئەوەی کە هەمانە ئێستا ئەوە حکوومەتی عێراقیە معاش نادا ئەوە وەزارەتی دارایی عێراقە معاشی ئەوەی وەستانوە ئەوە ئێمە لە دارایی خۆمان لە کۆمپانیەکانی خۆمان لە گیرفانی خۆمان هەموو موچەخۆری 300,000 بە هەدیە ئیدەینێ ئەم معاشە و ئەم جەژنەی پێبەڕێکن نیان بوو ئەوە هەیە نازانم نیان بوو سوێنیانە دەم بەخوا نیانە یعنی بەڕاستی کارەساتە تۆ ببینی ئەو دەوڵەمەند تۆ گیرفان خاڵی ببینی کوڕی ئەو خۆشخۆر کوڕەکان و مناڵەکانی ئێمە برسی گەنجی ئەو وڵاتە بچۆ سەیریکە ئێستا پرسیار لەو گەنجەیە و بازاڕە بکە بزانە حاڵیان چۆن بزانە بۆ بێتاقەتی هاتۆتە بازاریا هاتووە بڕاوکەتیاتی لە فێگنا گیرفانی ئەوەندەیتیانێ لە ینی بەڕاستی کارەساتی گەورە دروستە بێ من دووبارەیەکەمەوە بەرپرسانی وڵاتی ئێمە ئەبێ شتەکان زۆر شەفافانە ڕوونکەنەوە کێشە گەورەکانی ئێمە لەگەڵ عێراقاچی کاک ئەگەر کێشەی گەورەمان هەیە وەڵڵاهی ئەو هەموو تۆموحەی کە ئێمە هەمان بوو دەوڵەت دروستکردن بوو کاتی خۆی ئەمە قوربانیم ئەم جێگەی ئێمەی تیا دانیشتوین لە پێناو کوردایەتی ئازانی چەنە خوێنی تیا ڕژا زەعیم سدیق چی کرد لە وڵاتە
هەر لەم شارێ ئەم جێگەی ئێمە تیادانیشتوین لە پێناو وڵات و نیشتیمان و کوردایەتی و قەومیەتە چی خوێنێکی تیا ڕژاوە ئەو دەسەڵاتە ستەمکارانەی عێراق ئالەم شاری سلێمانیا و لەم بەردەکی سەراچیان بە ئێمە نەکردووە بچۆ تاریخ و مێژوور خوێنەرەوە لە شاری سلێمانیا چیان پێ نەکردوین بەس ئایا ئەو هەستە نیشتیمانەی جاران هەبوو ئێستا هەیە کورە کارەساتە وەڵڵاهی ئەوانەی ببن بە هۆکاری کاڵبوونەوەی هەستی نیشتیمانی و نەتەوەی لە ناخی منی مەلاش و گەنج و خەڵکی ئەم وڵاتەشە بەڕاستی ئەبێ هەوڵی جددی بدرێ ئومێ دەکەم داوای لێبوردنەکەم سوپاسانەکەم لەسەر تەحملکردن لەسەر بابە وەڵڵاهی سوپاسکردن هیچ بۆ ئێمە ناکا بەخوا سفرەی ماڵی کەس پڕ ناکاتەوە وەڵڵاهی سفرەی باشە چەند ساڵە ئێمە وتومانە ئەو چیانە هەیە ببورێت خوا ئەو هەموو قەیرانانە هەیە ئێمە نەوتمانە فرۆشت نەوتەکەتان نەدا بە ئێمە چەند ساڵە ئێمە بێ نەوتیمان نەفرۆشت توخوا و نەوتەیش ئەم یەک دوو ساڵە لە ساڵی پارەوە نەوتە دەن بە خەڵک بە نرخێکی گونجاوی دەن بە خەڵک قەناعەتەکەی خەڵکی وایە نەوتەکەی وەرنەگرتو چونکە پارەی نەوتەکەی نەبوو وەریگرێ کارەساتی گەورە لە وڵاتە هەیە بێ بیری لێ بکرێتەوە بیری لێ نەکرێتەوە وەڵڵی وەک ئەڵێ کەشتێکەش و ئەوەی ناو کەشتێکەش هەمووی غەرقەبێ یاخوا ئەمەی کە ئێستا ئێمە قسەی تیاکەین لەم جێگە و شوێنە ئەم ئارامی وڵاتە هیچ کەسێ هیچ بەرپرسێ کوردایەتی بە ئێمە نەفرۆشێتەوە نیشتیمان پەروەری بە ئێمە نەفرۆشێتەوە سوێن بخوا لەوەی کە زۆر خۆی بە نیشتیمان پەروەەر ئەزانێ سەدان مەلای وەکو من سەدان گەنجی ئەم وڵاتە سەدان خەڵکی خەمخۆری ئەم وڵاتە سەدان کەس گیرفان خاڵی ئەم وڵاتە هەستی نیشتیمانی زیاتر و باشتر و چاکترە واللهی من لە گوتاری جمعەکە شاوتمە خەڵکینە تو خوا دوعا بکەن بە ئەمن و ئەمانی ئەم وڵاتە نەشێوێ بەڵام بڕوا بکە تەسەورەکەم بەرپرسانی وڵاتی ئێمە سوئی ئیسیفادەیان لەم قسانە کردووە ئەڵێن خەڵکی ئێمە خواخوایەتی بارودۆخەکە تێک نەچێ ئیتر ئامادەیە بە مەعاش نەبوون ئامادەیە بە موچە نەبوون ئامادەیە بە قەیران ئامادەیە بەچی هەر خەمی ئەوەیەتی بارودۆخەکە تێک نەچێ کورە وەڵڵی کاکە من مردنم پێ خۆشترە تا گیرفان خاڵێتی ئیشەڵڵا تێکیش ناچێت کاکە بورهان تەمەنی درێژ بێ مامۆستاڵە من مردنم پێ خۆشترە لە گیرفان خاڵەتی ئەبینین ڕۆژانە ئەبیستین خاتولانە شتێکی باس کردوتی زۆر جار ئەبێتە عنی وای لێ و ئینسانە ئەوەندە ئیتر خەفەت بە بارودۆخی خۆی خوا ڕەنگە بیلۆ کاتەوە کە کۆتایی بە ژیانی خۆی بهێنێ هەر لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە لە یەک ڕۆژە بەداخەوە گوێمان لێ بوو کە دوو حاڵەتی ئینتیحار لە ماوەی 3 ڕۆژە لە هەرێمی کوردستان 5 کەس خۆی کوشتووە لە ماوەی 3 ڕۆژ ئەنێم بەڕاستی کارەساتەوەی مامۆستا قسەی فەرموو مشکلە ئەوەیە ئێمە سەروەت و سامانی وارمان ناوێ داهاتی خۆمان ئەوێ داهاتی هەرێمی کوردستان ئێستا بای ئەوەی مانگانە لەکات خوا حقی خۆمان 300 تا 400 بەرمیل نەوت ئەفرۆشتێ بابێ ئێمە خەڵکی ئەم وڵاتین وەڵی سەفەری حاجی عومران نەکەین سەفەری پەروێزخان نەکەین سەفەری باشماخەکەین سەفەری زاخۆ ئەکەین ئاگامان لێیە کۆنە فرۆشێک دوکانەکەی بای 500,000 تای 320,000 غرامان زەریبان ئێستەنیوە داهاتی گومرگ و باج ڕۆسامەت ڕسوماتی ئەم وڵاتە ئەوە نییە بڵێ موچەی پێ نادرێ ژیانی بەرپرس وەکو ژیانی موچەخۆر و هاوڵاتی ئاساییەکە نییە ئەگەر ئەوانش وەکو ئێمەژین هیچ لاریمان لێ نییە بەڵام لە سەیان نەوەتی بەرپرسانی ئەم وڵاتە بە معارەزەشەوە هەمووی موچەکانیان ئۆفشن لەسەر بەغایە هەمووی موچەکانی سەر بەغا موچەی ڕینیان هەیە مانگانە لە 25 مانگ تا 25 مانگ موچەی خۆیان وەرەگرن یعنی ئێستا ئەتوانین لستێکەوە بێنم هەر لە سەرۆکی هەرێمی و بەڕێز سەرۆک پێش گەورەتیش لە سەرۆکی هەرێمەوە هەمووی موچەی سەر بەغا بە ئەندامی ئەنجومەنی حکم بە سەرۆکەمار بە ئەندام پەرلەمان بە وەزیر بە پەرلەمانتار هەمووی موچەی خۆی لە بەغا وەرەگرێ و خاتە گیرفانی و میلەتە ڕەشوڕوتەکەیە باجەکە بە میلەتەکە ئایدێ میلەتەکەش ئێمە لاریمان لێنە بابە داهاتی هەیە ئەم وڵاتە ئەگەر داهاتی نییە هیچ گرفتێکمان نییە ئەگەر ئەو داهاتی دەست ئەکەوێ من خۆم ئەکادیمیەکەم لە بواری ئیدارە و ئەمالایە بە هەموو قەڵم و قاقەزێک ئەتوانێت مانگانە لە 30 مانگا موچە بدرێ بە داهاتی هەرێمی کوردستان ئیتر بۆ ئێمە گرەومان پێکەن و شەڕی بەغامان پێکەن و هەزاران خێزان سەری لێوە شێواوە هەزاران ئەو کەیسانی کێنە لای ئێوە تۆ باسی ئەو کەیسانە بۆ بکە ئێوە بە تایبەت دەیان کەیزێتە لامان ینی کوڕێکی گەنج ئەچێتە چی ئەڵێن چی ئەڵێن ژیانی وەستاوە ژیانی وەستاوە ئەنی بەڕاستی ڕێگە تەبعی ڕێگەزی نێروایە زانستی دروزانەکانیش خاتوونە زانەی خوێنتەوە یعنی لە دەرەوە هەرچێکی بەرامبەر ئەەکەی قبولێکاو لە بیرێچێتەوە بەڵام هەرگیز لەبەر چاوی مێینەکە مشکێنە هەرگیز حەز ناکە لەبەر چاوی مێینەکە بە جوابێکی ناجوابی پێبێ ئەنی بەڕاستی
کوڕێکی گەنجە پرۆسی هاوسەرگیریەوە بە هەموو تەمەنایەک و ئومێدێک و خۆشگوزارنێک و بچێتە ژیانی هاوسەرگیریەوە ئیتر ئەم قۆناغی سروشتی ژیانەکە وایە کە ئەم 18 ساڵ 20 ساڵ تێپەڕاندویتێ بە حسابی خۆی ئەچێتە ژیانی هاوسەرگیریەوە ژیانێکی فردەوست و بەهشتێکە بەڵام کاتی کەچێتە پرۆسی هاوسەرگیریەکەەوە ماڵی باوانی کوڕ و کچ زۆر ئیسراحەتترە لە ماڵی هاوسەرگیری کاسنە ناوی کە بەداخەوەی نەما ئەگەر کار هەبێ ئەگەر ئیش هەبێ ئەبێ سلفە هەبێ پێشینە هەبێ دەعم هەبێ هاوکاری هەبێ برا ئێران دراو 3 مانە 12 ڕۆژ شەڕی بوو نانی کرد بە بەلاش هەموو خزمەت کوردەکانی کرد بە بەلاش کە بە لە کاتێکە لەگەڵ عالەمە حەربی بوو بەس ئێمە نەحەربمانەیە نە کێشەمان هەیە نەبێ حسارمان لەسەرا داهات و دەستکەوتمان هەیە ئێمە ڕوومان لە دەممان لە حکومەتی هەرێمی کوردستان بە پرسانی حکومەتی هەرێمی کوردستانە ئێمە گرفت و کێشەمان لەگەڵ بەغای ئەوان چیان هەیە خۆیان بیکەن بەڵام ئێمە وڵاتی ئێمە داهاتی هەیە دەستکەوتی هەیە ئەنی بەڕاستی کارەساتە ڕۆژانە دەیان باوگێتە لامان باوەڕت هەیە باوک هەبووە 3 ڕۆژ نانەڕەخی کردوتەوە یا دێتە خودخوادی مناڵەکان نیاوە باوک ملایە 5 نازانێ ئەمەنەی درۆ لەگەڵ خاوەن مڵکا کردووە کەسێکی بەڕێزە خوێنەوارە خاوەن بڕوانامەیە کەسایەتی لەوانەیە زۆر لە بەرپرسانی ئەم وڵاتە شارەزاتر و بە ئەزمونتر و بەڕۆهێنتە بام هیچ دەسەڵاتێکی نییە نە لە بازارە ئیشی دەزەکەوێت نە موچەکەشی هەیە ئەنی بەڕاستی گرفتەکە زۆر لەوە زیاتر کە خەڵک تەماشایەکات ئەنی خەڵک دڵی بۆ بەزعەکە ئەسووتێ ئەم سیستەم و ئەم دەسەڵاتی و ئەم وەزعی ئەڕوا بەڕێوە خەڵکە خۆی دروستی کردو خۆی ئەی پارێزێ ئەجنا هەرگیز شاینەوەی کە شۆڕشێکی چەکداری بۆ دروست بکرێت نەک شۆڕشێکی مەدەنی و مزاهارێک نووس هاتە سەرجادە بەڕاستی تر ژیان کابرا کە خێزانەکەی لە دەرچوو کە مناڵەکانی لە دەرچوو کە لەبەر چاوی خزم و کەسوکارە 25-30 ساڵ تۆ هاوسەریەک پێکەوەی ساب چۆر دادگای سلێمانی دادگاکانی هەرێمی کوردستانی سەیریکە باشێکی زۆی لەو خێزانانە کاڵەوە تۆ 30 ساڵە بە یەکەوە ئەنی 25 ساڵە بە یەکەوە ئێمە تواز لە گەنج بێنە گەز ناچێت پرساوگیریەوە هاوسەرگیریەوە چۆکە ئاڵتون گرانە هیچ زەعم و پێشینەیەک نییە هیچ کارێک نییە کوڕێکی و کچێکی گەنج بە هەموو تەمەنێکەوە بڕوانامێکی زانکۆ بەدەستێنن بەڵام لەوانەیە نەخوێنەوارێک پێش ئەو تاعینە بێت ینی دەیان بخاون بڕوانامە هەچۆتە سرتێکی ئەسکەریەوە کە ئەسڵن بە بێش شادەچێتەوەی شێوە گرفتێکی گەورە هەیە خێبە تایبەتی خێزان لە ژێر هەڕەشەیەکی گەورەیە لە کۆمەلگای کوردیە خەیرانی داراوابووری ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر مادەم خێزان لە ژێر هەڕەشەیەکی گەورەیە ئەوەی کە کاک بورهان دەیڵێ یعنی ئێمە چۆن وا بکەین کاریگەری نەبێ لە سەرمان ئەم دۆخە خراپە چۆن وا بکەین ئاشتەوایی بۆ خێزان بگەڕێنینەوە ئەوانەی کە لە ناو خێزاندان بیر لە خۆ کوشتن نەکەنەوە بیر لەوە نەکەنەوە کە ئیتر تەواو ژیان کۆتایی هاتووە ئەم دۆخە خراپەی کە وەکو باسی دەکەن و هەیە چۆن وا بکەین ئەم کاریگەریە نەرێنیە لە سەرمان دروست نەکە بەتابەت لە ناو خێزاندا دەستخۆش طبعاً سەرەتا وەکو ئەو بەڕێزانە ئاماژیان پێکرد حەزەکەم باسی بابەتێکی تر بکەم دوای ئەوە جوابی پرسیارەکەی بەڕێز بەمەوە ینی مامۆستا زۆر بەڕوونی باسی کرد پێویستە بەرپرسانی حکوومەت بەڕاستی لەوە تێبگەن دواخستنی موچە و دابەزینی کوالەتی ژیانی خەڵکو و بژێوی خەڵک کە قوتی بژێوی خەڵک بگریتەوە ئەمە بەتەنیا ڕنگدانەوەی لەسەر هەڵۆشانەوە و لا ڕێدابردنی خێزان نییە بەڵکو لەسەر تەواوی سێکتەرەکانی کۆمەلگا ڕنگدانەوەی هەیە بۆ نمونە بەتاڵە زۆرە بێ بێکاری زۆرە بێ جموجۆڵی بازار نامێنێ ئەوەی کە وتمان کێشە کۆمەڵاتیەکان زیاکە خەڵک تووشی ئینحرافە بێت لە ناو دەوائیرەکانە فەساد و اختیلاس دروسە بێ ئەدای وەزیفی ئەو کەسایانی لە ڕووی پیشەوە خەڵک ینی تحمل و دانانیشە بەڕاستی ماندووبوونێکی زۆر و جوهدێکی زۆر کاڵە خۆ من مەعاش وەرناگرم ئیشەکان بە هاکەزایی جێبەجێکەن یعنی کوالەتی ئەدای کاردا بەزێنێ باشە لەسەر هەموو شتێک هەیە کاریگەری لەسەر تەواوی سێکتەرەکان هەیە تەنانەت ڕەنگە تۆ بچیتە خەستەخانەیەکەوە کە پزیشکێکی لێبێت تااقەتی نەبێت جوان بە وردی گوێ لێ بگرێت تەشخیصی نەخۆشیەکەت بکە بۆ چکەویش حەقی خۆیەتی ئەرکەکەی لە بەرامبەر مافێکی دیاری کراوەکە بەڵام و کاتەی مافەکەی وەرناگرێ لە کوالەتی ئەرکەکەی یەتە خوارەوە ئەدایی وەکو پێویست ناکات چکە پەرۆشی نامێنێ بەڕاستی بۆ کارەکەی هەموو ئەمانە ڕنگدانەوەی چییە ڕنگدانەوەی نەبوونی بژێویە یعنی با بڵێن دابەزینی بژێوی خەڵکو نەبوونی موچەیە لە ئێستادا ئەوەی کاڵەی بەڕێزت ئێمە چۆن بکەین یعنی چی لە خێزان بکەین بەڕاستی ئەوە ناتوانم بڵم 100% ئەتوانین ئیش لەسەر هەموو خێزانێ بکەین چکە تەحملی تاکێ بۆ تاکێ جیاوازە بیرکردنەوەی تاکێ بۆ تاکێ جیاوازە ئاستی ئابووری و بژێوی خێزانێک بۆ خێزانێک جیاوازە بەڵام ئەوەی کە ئێمە خۆمان وەکو کەسانێک کە لە بواری دەرونی و کۆمەڵاتیا کارەکەین تەنها ئەوەیە بە خێزانەکان بڵین یعنی ئەبێت تەنها پش و درێژی بەڕاستی تەحملکردن لەگەڵ دۆخەکە تێیپەڕێنی یعنی قورساییەکان هەوڵ بێت چکە ژیان بە بەردەوامی سەختیە نشێویە کێشەیە مەشاکیلە ناکرێت تۆ لە دقەیەکە
بەڕاستی هەموو پیرۆزیەکانە بخەیتە ئەولاوە خێزانێکی 30 ساڵەکە وەکو بە ڕێزت ئاماژەت پێکرد کە مناڵی گەورەیان هەیە لە دقەیەکە ئیتر تەسلیم بیت خۆت ئەوەنە بە زعیفی پیشانبەی کۆتایی بۆ خێزانە جوانە بێت توانای ئینسان خاتولانە توانای ئینسان لەوە زیاترەکە بتوانێت لە تاچێک بۆ تاچێک ئەگۆڕێت یعنی ئەکرێت بەڵێ ئەکرێت تاچەکە بێت تحملی زۆر لەوەش قورستر بکە ئەکرێ هەبێ تحمل نەکاتچکە وەکو وتم سروشتی مرۆڤ جیاوازە وەکو کاک بورهانیش ئاماژەی پێکرد یعنی ئەم قەیرانە ساڵێک نییە بڵێن قەینا دوان نییە سیان نییە سێرەکەی لە 2014ەوە دەرچێک نازانانی بڵێ دەیەکە یعنی 10 ساڵت تۆ لە قەیرانە ئەژید یعنی ئینسانیش بەرەبەرە بە تێپەڕبوونی کات لەگەڵ ڕۆشتنی زەمەنا هەم ئەچێتە تەمەنەوە توانای کەمە بێتەوە و لەگەڵی شایتر ئینسان ئەو تاقەی هێتی دایانێ بەڕاستی حوسەڵی نامێنێ لەگەڵی یعنی توش ئینهیارەبی لەگەڵیەکانیشی نامێنێت تو هەموو ئۆفشەنەکانی زۆر جار باس لەواکرێڵی وەشی کە لە پاڵەوە کۆمان کردەوە ئەوەش خورایەوە ئەوەش نەما اینجا ناتوانانی تا حدێکی شەتوانی قەرز بکەی بەڕاستی یعنی تۆ جارێک دوو جار سێ جار وەکو کاربوونان باسی کرد قەرزەکە بەچی ئەیتۆ دوای لەناو خەڵکە سیقن نامێنێ کابرا داوای پارەکەی کاتەوە تۆ پێ نییە بییتەوە بە نەوعێکی کە باستەکە لە شوێنان خەڵکێکی تر دوجار قەرز نایەتێ ئەمە وردەوردەوای لێ یعنی بەڕاستی کێشەی کۆمەڵاتی گەورەتر دروست دەبێ خەڵک لەوانەیە ناچار بێ بچێ کاری بێدڕەوشتی بکە کاری خراپ بکە یعنی بەڕاستی گەندەڵی دروست بێ تاوان دروست بێ هەمووی لە نەتیجەی نەبوونی قوت و بژێوی و موچەی ژیانی خەڵکە ساڵ هەرێمی کوردستان ئەماری خۆکوشتن بەڵاو ناکاتەوە بۆ ئەمارەکە زۆر زیایی کرد زۆر بەرزە لەبەرەوە یعنی بەڕاستی بەرپرسان دڵسۆزانی ئەم وڵاتە ئەوانەی کە لە خەمی وڵاتان بەڕاستی پێویستە بە جدی بیر لەسەر ئەوە بکەنەوە کە ئیتر تەواو خەڵک زەمانێکە یعنی دەیەکە لەگەڵ ئەم قەیران و دۆخەنا هەموارەیە بەڕاستی ژیانەکە لەبەرەوە خەڵکیش لەوانەی تر ماندوو بێ بەڕاستی ڕەنگە ئێماگەر لێرەوە تەوعیە خەڵکیش بکەین ئامۆژگاری یەکیان ڕێنیشاندانێکیش بۆ خەڵک بکەین هەندێک کەس گوێمان لێ بگرێ بەڵام هەنێکی شەیە تەواو مانوو بووم ئیتر توانای ئەوم دەماوە دەستخۆش ئەمە مۆستا بەڵام ینی ئامانج لە هەڵبژاردننی ئەوتەوەرەش لە بەرنامەکەی ئەمە ئەوە بووە کە لەگەڵ ئەوەی کە بەڕێستان باستان کردو و بار و دۆخەکە خراپە و بەو شێوەیە بەڵام هێشتاش ئێمە نابێت یعنی خەڵک بێ ئومێدکەین لەوەی کە خێزانەکان هەڵبۆشێنەوە لەوەی کە ئیتر هیچ ئومێدێک نییە لەوەی کە ئیتر تەواو تەحمل نەماوە یعنی با ئەم بەرنامەی ئێمە با قسەکانی ئێمە ئومێدێک بێ بۆ بینەرێک کە بە دیار ئێمە دانیشتووە و دینار لە گیرفانیانە بەڵام هێشتا بڵین کە ژیان جوانە ژیان بەردەوامە مامۆستایانی ئاینی بەتایبەت کە ئێوە کەسانێکن خەڵک گوێتان لێ ئەگرێ ڕەنگە لەم کاتەدا بەرپرسیارەتی ئێوە تۆزێ قورستر بێت ئێوە دەتانەوێت چی بکەن بۆ ئەو خەڵکەی کە تەواو تەحملی لە دەستداوە وڵات بێگومان هیوا گەڕانەوە ئومێد گەڕانەوە دڵخۆشیکردنی خەڵک تەحملکردن لەسەر ناڕەحەتیەکانی ژیان بەشێکە لە دین ئەبێ ئینسان تەحملی بکە بەڵام وەکوتم هەموو ئەمانە لە کاتێکایە کە تۆ ئازار و ناڕەحەتی و قەیرانەکە گشتی بێ تۆ بزانی ئەوەی کە بەرپرسی تۆیە تێرە بەڵام تۆ برسیت ئەوەی کە کاروباری تۆی بەدەستە وەک پێویست خەمی تۆ ناخوا ئەو کاتە ناڕەحەتەکان زیاکە بەڵام هیچێک لەمانە ناکاتە ئەوە خوشکان و دایکانی بەڕێز هاوسەرە بەڕێزەکان ئەی ئەوانەی کە لە تەمەنی ئەوان کە گوێ لە ئێمە بگرن وەکو مناڵە چاوگەشەکان فێریان بکەین کە چی بکەن زۆر لە باوکی نەکاگە گیفانی خاڵیە واللهی مناڵەکەی خۆم لەگەڵ خۆمە هێناوەتە بازار و تو مەشتی بۆ کڕمەڵێ باوکە معاش ناتوو مناڵەکەی خۆمەڵێ باوکە معاش ناتوە ئەمە ناوێ مناڵەکانمان تێگەشتووە لەوەی معاش ناتوە ئەبێ فێری مناڵەکانمان هاوسەرەکانمان هاوسەرە بەڕێزەکان بە تایبەت خوشکانی بەڕێز زەخت و زۆر لە هاوسەرەکانیان نەکەن لە کاتی بێموچەی و لە ناڕەحەتیە ببێ بە کێشەی خێزانی ئێمە کێشەی ئابووری و قەیرانمانەیە تەحملکردن وەکو بەڕێزت وتن ئەو دوو نەفەرەکە بڕیاریان داوە بە یەکەوە بژین با لەم ناڕەحەتیانەشا سەر بنێن بە یەکەوە برسی بن بە یەکەوە ناڕەحەت بن شکاتی خۆیان لە حزوری خوا تۆمارکەن لەوەی کە هۆکارە بۆ ئەم بابەتە من یەک حەدیثی پێغەمبەرە خوێنمەوە صلی الله عليه وسلم بۆ بەرپرسانی وڵات ئەمە نەسیحەتە ئەمە کودەتا نییە منەیکەم والله لەگەڵ ڕێزمان من هەرگیز لەگەڵ ئەوەشان نەبووم کە زمانی زبر بە شێوەیە بەکار بێ لەگەڵ بەرپرسانی ئەم وڵاتە کە ببێ بە هۆکاری لە دەزانی ئەمر و ئەمانی ئەم وڵات لە گەرمەی خۆپیشاندانەکان ئاوتومە شکاندنەوەی گوڵێکی سەرجادەکان تاوانە گوناحە بێڕێزیە بەم وڵات داوای حەق و مافی خۆت بکە بەڵام بەرپرسانی وڵاتیەوە بەرپرسن لە ژیانی ئێمە بەرپرسن لە حیاتی ئێمە گرنگە ئاگاتان لە ژیان و موچەی ئێمە بێ پیامبەر فەرمووی ما من عبد يسترعيه الله رعية يموت يوم يموت وهو غاش لرعيته إلا حرم الله عليه الجنة والله ئەمە زۆر گەورەیە ئەمە زۆر کارەساتە پیامبەری خوا فەرمووی هیچ کەسێ نییە خوا بیکا بە گەورەی قەومێ
بە گەورەی کۆمەڵێ بە گەورەی وڵاتێ بەربەرپرس و سەرۆکی حزبێ بنەماڵەیە عەشیرەتێ دەوڵەتێ ئەو ڕۆژەی کە ئەمرێ خیانەتی لە ژێردەستەکانی کردبێ لە ڕۆژی قیامەتە خوا بەهەشتی لێ حرامەکە ئەی قوڕ بەسەر ئەو بەرپرسەی کە خیانەت لە وڵاتەکە قوڕ بەسەر ئەو بەرپرسەی کە موچەی خەڵک دواخە ئەبێ بە هۆکاری دواخستنی موچەی خەڵک ئیتر بە هەر هۆکارێ لە هۆکارەکانەیە خوشکی بەڕێزم پیغمبری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمیێ من ئەخوەن الخیانة تجارة الوالي في رعيته گەورەترین خیانەت ئەوەیە کە بەرپرسەکانی وڵات بازرگان بن تیجارەت خەریکی تیجارەت بن بەرپرسی وڵات عمەری کوڕی عەبدولعەزیز عمەری کوڕی خەتاب هەرچی خەلافەتی ئیسلامی هەیە کە بەداخەوە زۆرێک لەوانەی کە گوێ بۆ شریعەتی خوا ناگرن ڕەخنەگرێ لە بەرنامەی ئیسلام و لە خەلافەتی ئیسلامی و لە بەرنامەی ئیسلام و شریعەتی ئیسلام ئەوان بوون کە ژیانیان تەرتیبە کرد هەر کەسێکیان بکردای بە والی لە جێگەیەکە ئەنوو تۆ بۆت نییە کۆمپانیا هەبێ تۆ بۆت نییە بازرگانی بکەیت تۆ والی ئەم جێگەی بۆ خزمەتکاری ئەو خەڵکە دانراوی بەرپرسەکانی ئێمە ئێستاوان بۆیە بەرپرسی وڵاتی ئێمە ئەبێ واز لە بازرگانی بێنێ ئەگەر قەرارە تۆ خزمەتکاری خەڵک ئەگە قەرارە تۆ پێشمەرگە بی ئەگە قەرارە تۆ بەرپرسێکی دڵسۆز بی ئەگە قەرارە تۆ خەمخۆری ئەم وڵاتە بی ئەگە قەرارە تۆ ئێمە بەرە و هەنگاوی بە دەوڵەت بوون ببەی ئەگەر قەرارە تۆ ئەم وڵاتە ئەوەی کە بە خوێن بەرهەم هاتووە توخوا بەرپرسانی وڵاتی ئێمە بیرێک لە شاخ و لە شار ئێمە لە شاخ ئەو خەڵکەی ئێمە چەنە کوڕی خۆی دابەکوشت ئەخرم قسانە ئەبێ بکرێ هەر لە ڕووی عاتیفیشەوە بیر بکەنەوە لە شەڕی داعشا چەنێ لە وڵاتە ئێمە و چەند گەنجی ئەم وڵاتی ئێمە شەهید بوو بەرپرسانی وڵاتی ئێمە ئاگاتان لێیە کەس و کار و مناڵی شەهیدەکانی دەستی داعش لەم جەژنا برسی بوون ئاگاتان لێیە ئەو هاوسەر و هاوژینانەی شەهیدانی دەستی داعش بە گریانەوە لەگەڵ مناڵەکانیانە لەسەر سفرە دانیشت بوون سەر سفرەکانیان خاڵی بوو چی جوابی ئەوانیش و خوادنەوە لە قیامەتیشە ئەخر واللهی وەکوتم کارەساتە بە قورئان کارەساتە ئەم بارودۆخە ئەبێ هەنگاوی جدی بۆ بنرێ واللهی لە قسەی عاتیفی دەرچووە لەم هاتوو هاوارەی من دەرچووە ئەبێ بە عەمەلی بە فیعلی بێنە سەر شاشە بڵێن خەڵکی کوردستان ئێمە ئەوە نەمان پێکرێ لەگەڵ حکوومەتی عێراق ئەوە نەمان پێکرێ ئێوە پێتان قبوڵە حکوومەتی عێراق ئەیەوێ دەردی سەدام حوسێن دەست بگرێ بە سەرمانە ئەیەوێ ئەم وڵاتە داگیر کاتەوە ئەیەوێ ئەم سەرای ئازادیە بە خوێن ڕنگ بکاتەوە خەڵکی کوردستان ئێوە قبوڵتانە ئەم بارودۆخە ئێستا قسەی تری زۆر لێ خوێنرێتەوە ئومێ دەکەم من ئەو ئومێدە لە ناخی دڵمەوە ئەڵێم خوای گەورە و ئەمن و ئەمانە نەشێوێنێ ئەو بارودۆخەمان بۆ باشکە بینی هاوسەرەکان باشکە خوشک و براکانمان بەیەکەوە خێزانەکانمان دەستکەینە ملی یەک ئەم قەیرانی ئابووریە باش بێ ئەو کاتە ئینشاءڵڵا هەمومان لە سای وڵاتێکی کوردەواری خۆمانە من چۆن ئێساوا لەم سەرای ئازادیا و کوتم دەنگم بەرز کردوێتەوە بەسەر جەنابتان و بینەرانیشە ئەو کاتە لە سەرای ئازادیا هەمومان بە دەنگی بەرزەوە بڵێن ئێمە کوردین و هەر کورد ئەبین دەستان خۆش بێت مامۆستا زۆر زۆر سپاس ئەگەر شتێکمە ڕووی دەمان لە سەرەتایمە ڕووی دەم لە خانمان و کابانانی ماڵە بەڕاستی ئەمە توانە و کەفاەتی پیاو نییە نەتوانێت پێداویستەکانی خەزان دابینکە بەداخە و کۆمەلگا بە قەرانێکی دایرەوی ئابووری قورساتیە بەڕێ بێکاریە بۆیە هەموو نەبوونەکان نەخاتە ئەستۆی پیاوەکەی ئومێدوارم ڕێسە بێ بەشێکی زۆری خانمان خۆشیان موچەخۆرن لە وەزارەکەی پیاوان بێگومان سەبر و تەحملیان هەمە لە ئاست داواکاریەکانی خانمانیان لە ماڵەوە بێگومان خێزانیش پێداویستی ڕۆژانە و لەگەڵ مناڵە ئاژی مناڵش زیاتر داوا لە دایک کە تاوەکو باوک ئومێدوارین دەست بەها خێزانەکانیانەوە بگرن تا دەرچێک بەش بۆ مۆزاحبی ئیشەڵا ئەم مۆزاحەتی دەستان خۆش بێت هیوادارم هەموو خێزانەکان وەکو کاک بورهانیش ئاماژەی پێکرد لەگەڵ وەزعەکەی بتوانن بگوزەرێن بڕۆن و ئەوەی کە زۆر زۆر ئەساسیات و ئەولەویاتە لە ژیانیانە تەنها ئاعتماد بکەنە سەرەوانە و بابەتە کەمالیەکان کە وەک جاران ناتوان پێی بگەن دووری خەنەوە بۆی دوورکەونەوە لە کێشەی خێزانی بەڕاستی قورسێتی خێزان زۆر لەوە گەورەترە لەبەرەوە پێویستی بە قوربانیدان هەیە دەستان خۆش بێت سپاس بۆ میوانەکان سپاس کام ئێوارەیە لەگەڵم ئامادەیتان هەبوو سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون بە هیوای ئەوەی کە بتوانین هەمووان پێکەوە ئارامی و ئاشتی و خۆشگوزەرانی بۆ ناو خێزانەکانمان بگەڕێنینەوە هەر بارودۆخێک کە پێی داتێتە دەپەڕین ئەگەر چی زۆر گران و قورسیش بێ بەڵام دوجار هەر تێدەپەڕێ ئەوەی کە دەمێنێتەوە تەنها خێزان و مناڵەکانمان و ئارامی ناو خێزانەکانمانە سپاس کە بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوەر